دمجمێر چارەی سەرێ سبهەیە ئارتێشا تورکیای سنووری سووریای بەزاند و ئۆپراسیۆنێک لە ژێر ناوێ مەرتالا فورات بۆ سەر باژارۆکێ جەرابلس لە سەر سنووری خوا ئەنجامدا. دەستپێکا ئۆپراسیۆنی تۆپخانەیە ئارتێشا تورکیای دەست بە تۆپارانکردنا بنگهێن داعش کرد و پشترە بالەفرین تورکیا بردومان دەست پێکردن. پشتیوەیەکێ تانگ و هێزن تایبەتین تورکیای سنووری سووریای بەزاندن و زری پۆشن سەر بە هێزن بژایی تورکیا و هێزن ئارتێشا ئازاد بەر باژارۆکێڤە چوون. دیەکەم لێ دوانێدا پشتی دەستپێکردنا ئۆپراسیۆنی ڕەجەب تەیب ئاردۆغان سەرۆکۆماری تورکیای تەکەس کرد. ئۆپراسیۆنەواش بۆ لێدان و ئێریشکردنە بۆ سەر پارتیایەکی تیا دیموقرات پەیەدە و داعشە لە باکوورەی سووریایی. ئاردۆغان ڕژ بوو ناو وڵاتی خۆ لە سەر پاراستنایەک پارچەیە ئاخا سووریای دووبات کرد و گۆجی داخوازن سینۆرێکی دانش بۆ دووبارە نەبوونە ئێریش بۆ سەر ناوچەیەن تورکیای سنووری دەگە سووریایدا. ژالیە خۆڤەژی وەزیرێ نافخۆی تورکیا ئافکان ئاڵا ڕاگەاند لێ باکووری سووریایی گەڤن جددی لەسەر وڵاتیوی هەنا نەبتەنێ داعش هەرەشەیە لێ بەلێ چەند گروپێن دنجی هەنا. پشتی دەربازبوونا چەند دەمەژمێران بەسەر ئۆپراسیۆنێدا بە پرسێکی ئەمریکی ڕاگەاند فڕۆکێن شەڕێن ئەمریکا پشتەوانیە ئۆپراسیۆنا تورکیای دکنج بۆ دەرخستنە داعش جەرابلۆس. لێدوانێن لە پایهاویەن بەرپرسێن تورکیا هەرزوو کارڤەدان لە جەم بەرپرسێن ڕۆژاوای کوردستانی چێکرد دوێ چارچۆڤەیەدا ساڵح مسلم هەفسەرۆکی پارتیایەکی تیا دموقرات پەیەدە ڕاگەاند تورکیا هاف ئاوای داعش لە سووریای دشکا. ساڵح مسلم دبێژێژی تورکیا بە کێفاخوا هات ناف سووریای لێ دەرکەتنەوان دێ نەبکێفاوان بە و هێزن سووریا دیموقرات و ئەنجومەنە لەشکریە جەرابلۆس و خەلکی دەبرێت دێ لە دژیوان بسەکنن. هەفتەم دیگەل ئۆپراسیۆنێ دەمەولود جاویش ئۆغڵۆ وەزیرێ دەرەوەی تورکیای ڕاگەاند پێویستە هێزن کوردی ڤەگەڕن ji بۆ ڕۆژهەڵاتی چەمێ فورات و هەگەر ڤە نەگەڕن وڵاتیوی دێ هەموو ڕێیان پێویست بەکاربهێنا. هەرزوو پەیفدارێکی نیەن پاراستنا گەل یەپەکە ڕێدوورخەری بەرسڤا لە دوانە وەزیرێ دەرەوەی تورکیادا و گوت هێزنوان ژە ڕۆژئاوای چەمێ فورات ڤە ناکشن. هەفتەم بەزاندنە سینووری سووریای ژالیە تورکیایڤە بە دەستوەردان دێ کاروبارên سووریایەدا بنافکرد. رووسیاژی یاگۆ هەیە بەری ئاساییبوونە پەیوەندیە لەگەڵ تورکیای گەڤا بەزاندنە ئاخا سووریای تورکیا دکرد. لێنها گۆ تورکیا ئاخا سووریای بەزاند وەزارەتە دەرڤەیاوی وڵاتی تەنێ بداخویانیەکە دلگرانیا خۆش دەرکەتنا بوویەرێن سەر سنووری سووریا و تورکیا نیشاندا. حکوومەتە سووریژی یاگۆخوا بە بەرپرس جێ پاراستنە سەروەریە سووریای دەدێناسکردن تەنێ بداخویانیەکێ بەزاندنە ئاخا سووریای ژالیە تورکیایڤە نیشاندا و ئاشکرا کرد ئەو ئۆپراسیۆن دەستوەردانە دکاروبارên سووریایدا. ڕۆژنامەیە شەرق الئەوسەد ئاسعودی گۆ لە لۆندۆن دەردێچێت دنوچەیەکێدا ئاماژە بە هەوڵا ئیرانیژی بۆ ناوبەنگاری دناوبەرە ئەسەد و ئاردۆغان دەکرد. ئەڤ نوچەژی دەمەکێدەیە و هەفتەمە لەگەڵ هەوڵێن تورکیایش بۆ ئاساییکردنا پەیوەندیên خۆ لەسەر ئاستی ناوچە و جیهانی.